بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. بەڕێزان دوو کەس پەشیمانن لە دنیا و قیامەتدا. ئاگادار بە تۆ یەکێک نەبی لەو دوو کەسانەی کە لە دنیا و قیامەتدا پەشیمانن. یەکەمیانەوە کەسەی قسەیەکی خێری پێ لە بواری عەقیدە و بیر و باوەڕی ئیسلامەتی خواناسی، بەڵام نایگەێنێ بە خەڵک. کاکە جاری وایە تۆ شەر نییە مامۆستایەکی ئاینی بی، شەر نییە بانکخوازێکی دیار بی. وەڵاهی زۆر لە ئێوەی بەڕێز ئەلحەمدولله، وەڵای ئەلحەمدولله شارەزاییتان لە ئیسلام پەیدا کردووە، ئەوەندەتان بەشداری وتاری هەینی و گوێگرتن لە ئەم کۆڕ و ئامۆژگاریانە گرتووە. هەر یەکێک لە ئێوە من دڵنیام ئێوەی دڵسۆز بۆ ئیسلام بانخوازێکن، ئەچیتە شوێنێکەوە ئەدیچیتە مەجلیسێکەوە ئەو هەموو قسە دنیاییە دەکرێ. ئەی حەیف نییە چەند قسەیەکی خێرت پێبێ لە بیر و باوەڕی ئیسلامەتی، لە خواناسی و دینداری و باسی ئەحکامەکانی ئیسلام، باسی نەواقضی ئیسلام کە ئەم خەڵکە خوا نەخواستە وریا بە ڕۆژانە عەقیدەکەی هەڵنەوەشێتەوە ئەگەر نەیکەی دڵنیا بە پەشیمانی. دووەمیان ئەو کەسەی دەتوانێت قسەی خێر لە نێوان ژن و مێردێکی ناکۆکیدا بکەن و دەشزانێ بە قسەی دەکەن. چەند خۆشە بە ئەزیزم، تۆ ناسیاوێکت هەیە، برادەرێکت هەیە، هاتوچۆی ماڵیانت هەیە، ئافرەتەکە دڵنیام وەکو خوشتی خۆت سەیر دەکەی، کەسەکە برایەکە وەکو برای خۆت سەیر دەکەی، ئەوانش بە هەمان چاوی برایەتی ئیسلامەتی و دینداری تەماشای تۆ دەکەن. دەزانی ناکۆکی کەوتۆتە بینیانەوە، ئەوانش مەحەبەتی تۆیان زۆر هەیە. ناکۆکیەکە شتێکی ئاسانە و سادەیە و شەیطان لە بینیا گەورەی کردوون. تۆ ئەگەر قسە خێرەکە بکەی ئەو خێزانە ئاش دەبێتەوە، بەڵام دڵی کوڕە من حەقم چیە بەسەرەوە، لەوەچی هەر گوێش بارگرانی بێ، با دوای تووشی مشکیلەیەک نەبم. بڕواتان هەبێ ڕۆژێ پەشیمانی. کەسێ لاڕێ بووە و ئەم دەزانێت قسەی بۆ بکات دێتەوە سەرڕێ. لاڕێ بووە، جاران ئەهلی مزگەوت بوو، گەنجێکی خواناز بوو، ئێستا لاڕێ بووە بەداخەوە. ئەگەر قسەی بۆ بکەی دێتەوە سەرڕێ. لەم سێ حاڵەتەدا کە قسەت نەکرد، ئەوە لە مەجلیسەکەیە کەسێکی تێدایە، ئەگەر تۆ ئەو سێ چوار قسە خێرت بکردایە، لانی کەم بۆ قیامەت ئەجرت دەست دەکەوت و لە دنیادا ویژدانت ئارام دەبوو. بەڵام ئەو کەسەی کە لە مەجلیسەکەیە و بێدینە بە کافری مرد، ڕۆژگارێک لە سەق قەبران بەبیرت دەکەوێتەوە، خۆزگە ڕۆژە قسەیەکی خێرم بۆ دەکرد. ئەو ژن و مێردە کە بیستت هاوڕێی تۆن، دۆستی تۆن، متمانیان بە تۆیە لێک جیابوونەوە، گەیشتنە دادگا و تەلاق و منداڵ سەرگەردان بوو، ماڵیان کاول بوو، وەڵاهی ئەو ڕۆژە پەشیمان دەبێەوە، ئەڵێ خۆزگە لە خۆزگەی خوا دوو قسەی خێرم لە نێوانیانە بکردایە. ئەو کەسەی کە سەرەتای گومڕابوونیەتی، زۆر کەسمان بینیوە بەڕێزان، ئەهلی دین بوو، ئەهلی نوێژ بوو، وەڵا هەبوو نووسەری ئیسلامی بوو، کەچی دوایی لەگەڵ فکری عەلمانی و بێدینی تێکەڵاو بوو، ئێستا هەر تەواو وازی لە ئیسلام هێناوە. ئەو کاتە تۆ لەگەڵ یا دانیشتایە، چوار نەسیحەتی خێرت بکردایە، دوو کتێبی جوانت بە دیاری بدایە، ئێستا کە دەیبینێەوە تەواو گومڕاو سەر لێشێەوە بوو، بڕواتان هەبێت زۆر پەشیمانی، ئێستا زۆر پەشیمانی. بۆیە ئاگادار بە لە حاڵەتی یەکەمدا لەم سێ شوێنەی کە باسم کرد قسەی خێر بکە بۆ ئەوی پەشیمان نەبی. دووەمیان ئەو کەسەی قسەی خێری بۆ دەکرێت لە بواری دینداری و عەقیدە، لە بواری خێزانداری، لە بواری ئەخلاقی جوان و پابەندبوون بە دین و ڕەوشتەوە، کەچی گوێی بۆ نەگرت. عەقیدە و بیر و باوەڕت خەریک و لەق دەبوو، کابرایەک هات دڵسۆزانە مامۆستایانە بە حکمت و لێزانی و زمان شیرینیەوە وتی وەرە خوای گوێم بۆ بگرە، با عەقیدەکە لە ناو نەچێ، وتت کاکە بەخوا تاقەتم نییە، واز بێنە بۆ خۆم کتێب دەخوێنمەوە، ئیهمالت کرد گوێت بۆ نەگرت. لەگەڵ هاوسەر و خێزانەکە تا کێشەت هەیە، کەسێک دڵسۆزانە هاتوتی براکەم پێشەوەی بڕیاری جیابوونەوە بدەی، وەرە با سەعاتێک بەیەکەوە دانیشین، وەرە گوێت بۆ دەگرم، وەرە گرفتەکانت بڵێ، بەڵام تۆ گوێت بۆ نەگرت و هەر سوور بووی. دوای جیابوونەوە لە خێزانت ئەمجاڵی ئاخ خۆزگە فڵان کەس کاتێککە هات دڵسۆزانە قسەی بۆ کردم منیش گوێم لێ بگرتایە. کاتێک کە کەسێک ئامۆژگاری دەکاتڵە عەزیزەکەی خۆم، ئەگەر ئافرەتێکی خوشکێک پێ دەڵێ خوشکەکەم، دەستە خوشکەکەم، ئەم کارانی کە تۆ لە زانکۆ دەیکەی لەسەر کەسایەتیت دەکەوێت، ئەم حیلکە حیلک و پێکردین بەدەم کوڕان و ئەمجا خۆڕوتکردنەوە ئەوانە وەڵاهی ئێستاڕم بێ خۆش بێ، بەڵام لە دواییدا کەسایەتیت هەتا دەفەوتێنێ. کاتێک کەوا هەموو شتەکانت لە دەست چوو، کاتێک کەوا کوڕەکان وازیان لێ هێنایی، ئەنجا کەس پێت ڕازی نەبوو، هەمویان دەستیان پێگەرم کردەوە، ئەو کاتە بەبیرت دەکەوێتەوە خۆزگە بە قسەی ئەو خوشکەمم کردایە. کاتێکەوە تۆ خەریکی مادە هۆشبەرەکانی، کاتێک کە بەرەو نێرگەلە و کافتریا و ئەم شوێنە دوو کەڵاویانە دەڕۆی، گەنجێکی هاوڕێی دڵسۆزی ئەهلی مزگەوتە ئامۆژگاریت دەکا، ئەڵە برا شیرینەکەم، تۆ ئەویان نەکتووە،
شوێنی تۆ ئەوە نییە، شوێنی تۆ ماڵی خوایە، شوێنی تۆ مەدرسەی تەحفیزی قورئان و تەدەبور لە قورئانە، شوێنی تۆ کۆڕی مامۆستایانی ئاینی و بانکخوازانە. وەرە عەزیزەکەم، وەرەوە ناو ساڵحان و بۆن خۆشان و بۆن عەتران. توخوا حیف نییە گەنجێکی و تۆ بچێتە شوێنی بۆند و کەڵی نێرگەلە ئەوانە وتت نەبابەجان نیمەش گەنجین با تۆزە ڕابوێرین. ئێوە خەڵکە بوو هەمووی بە هەزاران بڕۆ دوو قات بەرناکەوێ و بەردەمەکانی حتا بەیانی کراوەیە سارە شوێنێ لێ ڕاگری. کاتێک کەواتیا چووی، کاتێک کە سیەکانت دڕزین، کاتێک لێوەکانت هەڵوەرین، کاتێک کە سەرگەردان بووی، کاتێک کە ڕەفیقی خراپ خەڵەتاندی، ئەڵێ خۆزگە ئەو ڕۆژەی کە ئەو هاوڕێ دڵسۆزە لەبەر خوا ئامۆژگاری کردم، خۆزگە گوێم گرتایە. کاسە ناکۆچی لەگەڵ کەسێکە هەیە، کێشەیەک کۆمەڵایەتیت هەیە، بەڕێزی شۆکو ئەم کاکانە دێ بۆلات ئەڵە براشیر نەکەم، کوڕەوەرە خۆ لە دوژمنایەتی پارێزە، دوژمنایەتی ئاگرێکە سەرەتا هەڵایساندنی خۆشە، بەڵام دوایی ناکوژێتەوە. ئێستا دەستت ماز دەکەن، هاتوون داوای لێبوردن لێ دەکەن، دواتە دەبێت داوای لێبوردن لە خەڵک بکەی. کوڕەوەرە بە قسەم کە، وەرە دەستی ئاشتی بێنە، وەرە ئینکار مەبە، مەچۆ سەرکەری شەیتان. ئەڵێ بەخوا بە قسەی کەس ناکەم تا تۆڵی خۆم نەکەمەوە، شەیتان فوت دەدا. دواتر ئەمجا کە کار لە کارترازا هەموو شتێک لە دەستدا چویە گرتوخانە، دەستی دایان کەست ماچ کرد، پارێزەر کارێکی بۆ نەکرا، حاکم جەلەسە بۆ جەلەسە خستی ئەو دی و شیشەکانە و دەرگای لێتون کردی. ئەڵێ خۆزگە بە خۆزگەی خوا ئەو کەسی کە بەدڵسۆزی هات ئامۆژگارێکی خێری کردم، خۆزگە بە قسەم بکردایە. وە ئەم دوو کەسە بەڕێزان ئاگادار بە هەردووچیان پەشیمانین، هەردووچیان پەشیمانن. بۆیە پێت دەڵێم خوا ڕەحممان پێ بکا با لەو پەشیمانانە نەبین. ئەو کەسەی کە قسە دەکا وانەکانی ژیان پێمان دەڵێ لە حەوت خاڵدا ئاگال لە خۆت بێ. یەکەمیان بە قسەی خەڵکی مەکە و گوێ لە ئیسلام لە ئاستی ئیسلام دامەخە. توفەیلی کوڕی عەمری دەوسی دەفەرمێ کابرایەک بوو ڕەجولەن شەریفەن شاعیرەن لەبیبەن، کابرایەکی زۆر ناودار، کابرایەکی شاعیر و بوێش، کابرایەکی زۆر عاقڵمەند، ڕیشسپی قەومەکەی بوو، متمانە پێکراوی ناو هۆزەکەی خۆی بوو. خۆی دەجێڕێتەوە لە کاتێ هاتمە مەککە قوڕەیشیەکان لێم کۆبوونەوە، وتیان ئەی توفەیل تۆ پیاوێکی بەڕێزی، تۆ پیاوێکی ناوداری، خاوەن حرمەتی، شاعیری، ئەدیبی، زمانڕەوانی، خەڵک متمانەی پێتەوە ڕاوێژت پێ دەکا. بۆیە ئاگادار بە محەممەد تەواو تێک چووە قسەکانی وەکو سیحروان. وتم چۆن وەکو سیحروان؟ وتیان قوله كالسحر يفرق بين الرجل وبين أبيه، والله بيني باوك وأولادي تيكداوا. كر هبوة لقل باوكيا لم مدين لم شاري مكة أو نبيني خوش وحر نبيتوا استا كرك لباوكي حلق راوته مسلمان بوا، يعني باوك كمسلمان بوا لكركي دابراوا، أما باوك وكربه هو بيرو باوركي وكهناوتي ليك دكا كوات الساحرة قسكاني وكو سحروان. هذا كاتك وشي سحر بيست بس يوان كر أما باوك وكري ليك كردوا ترسام زۆر کەسەیە بەڕێزان ئێستا لە جیهاندا لە ئیسلام ترساوە، ئەوەندەی خەڵکی خۆتەقێنەرەوە و دروستکراوی غەربەکە خۆی بە ناوی جلوبەرگ و ڕیشی ئیسلامیەوە کردووە، لە ئیسلام ترساوە. هەر ئەوەش بۆیە کرا کە خەڵک لە ئیسلام بترسێ و گوێ بۆ بانخوازانی حەق ڕانەگرێ. ئەڵێ وەڵڵاهی ترساندیانم لە ترسانە مریش مرۆڤم، پارچەلۆکەی گەورەم هێنا و تون خسمە گوێیەکانمەوە بۆەوەی نەوەک تووشی محەممەد بم و گوێم لە قسەکانی بێ و کاریگەری لەسەرمدانێ. بەڵام کاتێک کە بینیم لە پەنا کەعبەدا نوێژی دەکرد، لەو کاتەدا هەر چەند گوێیەکانم پڕ کردبوو لە لۆکە، بەڵام گوێ هەر دەبیستێ شتێک هەر دەبیستێ. ئەڵێ گوێم لە دەنگێک بوو فەسەمیعت کەلامەن حەسەنەن، ئای کە جوان بوو، ئای کە شیرین بوو. خۆی پەروەردگار ویستی کەوا هیدایەتم بدا. خۆم بە خۆمم گوت وتم عیبە بۆ تۆ کابرایەکی عاقڵمەند، کابرایەکی شاعیر، کابرایەکی متمانە پێکراوی ناو قەوم و هۆزەکەت، خەڵک دێم پرس و ڕات پێ دەکا، ئێستا تۆ لە قسە دەترسی. بۆیە بەڕێزم وەرە گوێ لە وتار بگرە، وەرە گوێ لە موتارە بگرە، بزانت چی خراپت پێ دەڵێ. ئەگە بەدڵن نەبوو ئەو کاتە دەتوانی بڵێ وەڵڵا کاکە بەهای نەبوو قسەکانم ئیسفادە لێ نەکرد، بەڵام پێش ئەوە بە قسەی خەڵک گوێی خۆت دامەخە. دەڵێن گوێ لە فامۆستا فڵان کەس مەگرە، قەت بە قسەی خەڵک مەکە، وەرە خۆت گوێی لێ بگرە، بزانە داخۆت چۆنە. جا مەبەستم خۆم نییە، مەبەستم دایان مامۆستای بەڕێزی ترە، من پێت بڵێم وەرە گوێ لە مامۆستا فڵان کەس مەگرە، بە قسەی من مەکە، خۆت گوێی لێ بگرە. جارێ گوێی لێ بگرە، خۆ قسانە ناتخوا، خۆ سیحر لێ ناکە، بە دڵنیاییەوەکە تۆ کەسێکی عاقڵی ڕێک و پێکی وەکو توفەیل بە دووی حەق و ڕاستیەکانە بگەڕێ و بە گوێی خۆت بیبیستە.
بە قسەی خەڵکی مەکە و گوێ لە ئاستی ئیسلامدا مەخە. ئەڵێ وەڵڵاهی سەرزەنشتی خۆم کرد، بۆیە کاتێک کە لۆکەکانم لێ کردەوە و تەواو لێی نزیک بوومەوە، وتم ئەمە کەلامی بەشەر نییە کە دەیخوێنێ. سڵاوم لێ کرد و شوێنی کەوتم تا ماڵەوە، لە ماڵەوە قورئانی بۆ خوێندم، موسڵمان بووم. ئەمجا خوای پەروەردگار ڕەحمی کرد بە قسەی توفەیلی کوڕی عەمری دەوسی، خۆی موسڵمان بوو. هەروەها دەڵێ خۆم موسڵمان بووم، ژنەکەم موسڵمان بوو، دایکم باوکم موسڵمان بوو، گەلەکەم موسڵمان بوو. خوای پەروەردگار بەهۆی موسڵمان بوونی منەوە ئەوانیش هەموو لە ئاگری دۆزەخ ڕزگار کرد. بۆیە ئاگادار بە گوێی خۆت دامەخە لە ئاستی حەقا و بە قسەی خەڵک مەکە. دووەمیان گوێ لە دایک و باوکت بگرە، چونکە دڵسۆزترین کەس بۆ تۆ دایک و باوکتن. ئەوانە ئەزمونیان هەیە. دایک و باوک بۆ دەبێت گوێی بۆ بگری دووشتی هەیە. یەکەمیان دڵسۆزترین کەس لەسەر زەویدا بۆ تۆ دایک و باوکی خۆتن. دووەمیان دایک و باوک ئەزمونیان هەیە. کاتێک کە دایک و باوکت ئێستا تەمەنی 50 ساڵەوە ئامۆژگاری تۆی گەنجی 20 ساڵ دەکا، تۆش کە گەیشتە 50 ساڵی ئەمجا لە قسەکانی باوکت بەخوا تێدەگەی. کچی شیرنم کە گەیشتە 50 ساڵی ئەمجا قسەکانی دایکت تێدەگەی کە بۆچی ئامۆژگاری دەکردی. ئێستا لەوەچێ پێی ناڕەحەت بی، بەڵام دڵنیا بە ئەوان ئەزمونی ژیانیان هەیە. نایەوێت 30 ساڵی تر لە تەمەنی تۆ بڕوە ئەمجا هەمان هەڵە دووبارەکەیتەوە کە ئەو کاتی خۆی کردوێتی. هەمان خێر لە دەست چێکە باوکت کاتی خۆی لە دەستی چوو، کە دایکت کاتی خۆی لە دەستی چوو. ئێستاڵە خۆزگە لە دەستم نەچوایە. بۆیە بەردەوام بە دڵنیاییەوە گوێ لە قسەی دایک و باوکت بگرە، ئیلا مەگەر کەسێک کاتێک نەبێ کە ئەمرت پێ بکە بڵێ ڕوو لە خوا مەکە، بڵێ مەچۆ بۆ مزگەوت، بڵێ قورئان مەخوێنە. وإن جاهداك لتشرك بي ما ليس لك به علم فلا تطعهما بلام وصاحبهما في الدنيا معروفا. سورة لقمان آياتي 15. مەگەر ئەو کاتێ ئەمرت پێ بکە بە شیرک و بە هاو بەشدانان بۆ خوای پەروەردگار نەعوذ بالله، یان نەهید لێ بکا لەوەی کە بچێ مزگەوت، بڵێ هاتوچۆی ساڵحان و چاکان مەکە، کوڕم هاتوچۆی ئەوانە مەکە کە دەچنە مزگەوت، بە قسەی مەکە لەوەدا، بەڵام ناوێ بێ ئەدەبی بەرامبەر بکەی. وەصاحبهما في الدنيا معروفا. هێشتا دڵنیا بە ئەو باوکە حاڵی نەبووە کە دەڵێ جاری وایە مەچۆ مزگەوت، لەواتێ کەسانێکی بینی بێ لە مزگەوت تا تووشی بەڵایەک بووبن، هێندە دڵسۆستە لەوەش دەترسێ، یان خۆی عەقیدە و بیرباوەڕێکی سەقەت و هەڵەی وەرگرتووە بەلای خۆیەوە ڕاستە، بە تۆش دەوێت بە حساب ئەم هەڵەیە بەڕاست وەرگری، بە حسابی خۆی ئەم بیر و باوەڕەت شەوتەی ئەو ڕاستە، بۆی ئامۆژگاری تۆی پێ دەکا. وصاحبهما في الدنيا معروفا. ڕووی لێوەر مەچەرخێنە، نەفرەتی لێ مەکە، بێگوێیی مەکە، بێحورمەتی پێ مەکە، بەڵام لەم حاڵەتەدا بڵێ من ئەمەد بە قسە ناکەم، چونکە دڵنیام ئەمە ڕاز نییە، دڵنیام ئەو شوێنەی تۆی بۆی دەڵێ مەچۆکە مزگەوتە، ئەوە خێر و بەرەکەتی دنیا باوکی جان دای گیان لەوێدایە. سێمیان بەڕێزان گوێ بۆ کوڕ و کچەکانت بگرە و ڕێیان وەرگرە. وا مەزانە کە تۆ باوکی، کە تۆ دایکی، تەنها دەبێ قسەی تۆ بێ. ئێستا کوڕ و کچە گەنجەکانمان، هەرزەکارەکانمان چەند خۆشە بەڕێزان کاتێک کە دادەنیشی لە ماڵەوە هەفتەی شەوێک دوو شەو ئیش و کارێکت هەیە ڕاوێژیان پێ بکە. کوڕەکەت لە زانکۆیە کاکە تۆ عمر دواگەیشتۆتە 55 ساڵ 6 ساڵ، باوەڕ کە زۆر گەورەیە، هەم بۆ خۆت هەم بۆ منداڵەکانت بتمانە دروست دەکەی. ئادەی کوڕەکەم وەڵاهی ئەمیشەمان هاتۆتە بێژبەڕەی ئێوە چی بکەین؟ ئەم خاونە بەتەمان بیفرۆشین. مەڵە من خۆم خاوەنی ماڵم، تاپۆ بە ناوی خۆمەوەیە، خۆم بە کرێکاری پەیدام کردو، بە موچە کۆم کردوێتەوە، حەقم چییە؟ ژن چییە؟ کوڕ چییە؟ کت چییە؟ حەقی چیە بەسەرەوە؟ خۆم تەواو لە هەمویان چاوم کراوەترە. ڕاستە قسەی تۆ زۆر ڕاستە ئەزیزم، کە باوکی ماڵی، کە کۆڵەکەی ماڵی، کە ڕەنجت داوە، بەڵام ئەم کوڕ و کچانە پێویستیان بەوە هەیە کەسێک گوێیان لێ بگرێ. کاکە کۆیان کەوە، ئادەی کوڕەکەم، کچەکەم، هاوسەرەکەم، بەتەمام ئەم خانوو بفرۆشم، خانوویەکی تر بکڕین. ئەلە ڕێی ئێوە چییە؟ خۆ لەوەچێ دڵنیام هەمویان پێت بڵێن باوکە گیان بۆ خۆت چیت پێ باشە ئەوە بکە، بەڵام هەر ئەوە ڕوودکردنەوانە کە گوێیان بۆ بگری. ئەمە وا لێ دەکات سەرەتایە کە بۆکردنەوەی سارەکەمان بگۆڕین. وەڵای من ئەم سارەم پێ باش نییە، ئەڕێ کوڕەکانم، کچەکانم، بەڕێی ئێوە هاوسەرە شیرینەکەم، ئەم سارەیە بگۆڕین باشە، بەڕێی ئێوە بیگۆڕین بە چ مۆدیلێکی بگۆڕین، بیگۆڕین بە چ مارکەیەکی تر، بە چی وڵا یابانێ بیگۆڕین، بە ئەڵمانی، بە ئەمریکی، بە چی؟ ئەگە خۆیان وتیان گوڵا چۆت چیت پێ باشە، لانی کەم ئەوەت فێرکردن بەیانی کە گرفتێکیان هەبوو بێن قسەت بۆ بکەن، فێرتکردن کە مەترسن لێم، با من باوکی ماڵ بم، دایکە شیرینەکەم، کچەکانت هەر سەرکۆنیان مەکە، هەر مەڵێ بێدەنگ بە، عەی بە قسەی ئاوە. ناجارجا وەرە ڕاوێژیان پێ بکە، بڵێ کچی شیرنم، دیزاینی ئەم ماڵە چۆن دانین، ئەلە ڕەنگی ئەو پەردانە بەڕێی ئێوە چۆن بێ باشە بچین بیکڕین، ئەلە هەتا تەنانەت مەکسیەکەی بەرم کە دەیکڕم کچەکانم، ئێوە زەوقتان زۆر سەلیم و جوانە چییە؟ خۆ تۆ زۆر لەوان باشتر دەزانی.
بەس دایکەکەم ئەوە کچەکانت ڕادێنی کە بەیانی قسەت بۆ بکەن وان لێ دەکەی پەنا بۆ هاوڕێی نالەبار نەبن بۆ گرفتەکانیان ئەمە دایکمان هەیە لە ماڵەوە چاو لێ پرسی پێکردین کوڕەکانت کچەکانت باوکی من باوکی بەڕێز وای لە دێ متمانیان پێت پەیدا دەبێ بۆیە زۆر زەرورە گوێ بۆ کوڕ و کچەکانت بگری و ڕەئیان وەربگری ژن و مێر گوێ بۆ یەکتر بگرن پێویست ناکات پیاو بڵێ وەڵام من ڕێی خۆم تەواوە عەقڵم ئەوەندە تەواوە ڕۆژی من 100 کەس ئامۆژگاری دەکەم ئەگە 110 کەسیش ئامۆژگاری کە هێستا پێویستیت بە ڕاوێژکردنی ژنەکەتە هێستا پێویستیت بەوەیە ئەمە هاوبەشی ژیانتە لە هەموو کەس لێ نزیکترە بڵێ هاوسەرەکەم وەرە با لەسەر ئەم بابەتە گفتوگۆ بکەین وەڵی کێشەیەکم هەیە بەڕێی تۆ چۆنی حەلکەین باشە پرۆژەیەکم هەیە تۆش بۆ چوونی خۆتم پێ بڵێ ئەمە ڕێزلێنانە ئەم ژنە هەز دەکا بوونی هەیە لەو ماڵەدا هەز دەکا متمانەی هەیە لای مێردەکەی هەز دەکا ئەم پیاوە ئەمی بەلاوە زۆر گەورەیە ئەوە تا نەچۆ پرسی بە براکانی نەکرد و جارە پرس بە ژنەکەی دەکا ئەم ژنە زۆر دڵی خۆش دەبێ ئەمجا ژنێک کاتێکە ئیشێک دەکا با پەیوەندی بە کارێکی تۆشەوە هەبێ بڵێ پیاوەکە ئەلە ڕێی چۆنە لەگەڵ فڵان کەسی هاوڕێمە پرۆژەیەکمان هەیە بەرنامەیەکمان هەیە وتارێکمان هەیە ئەم پیاوە دڵی پێخۆش ئەم ژنە حیسابم بۆ دەکا ئەم ژنە هەرچەند بۆ خۆی ڕێگاکان باش دەزانێ بەڵام ئەزانێ من دڵسۆزم ئەها خۆشەویستی لە بینی ژن و پیاوە بە گوێگرتن بۆ یەک دروست دەبێ پێغەمبەر صلی الله علیه وسلم بە سەعات گوێ بۆ خاتو عایشە گرتووە کە بە سەرهاتێکی بۆ جێڕاوەتەوە نەیفەرموو کورە ئەو قسانە لا بۆ لە من قورئان بۆ بخوێنەوە خۆ قورئان لە هەموو شتێ پیرۆسترە بەڵام ئەم ژنە حەز دەکات ناخی هەڵڕێژێ پێویستی بە کەسێکە گوێی لێ بگرێ بەخوا پیاوی ژوایە والله ئێمە ڕۆژ حتا ئێوارە قسە بۆ خەڵک دەکەین و زمانمان دێ و دەڕوا قسە دەکا بەڵام هیچی بە ئەندازەی ئەوە چێژی تایبەتیت پێ نابەخشێ کە هاوسەرەکە لە ماڵەوە گوێت بۆ دەگرێ کە بیدوڕایەکی لەگەڵا دەگۆڕیەوە کە مشکلەیەک بە یەکەوە چارەسەر دەکەی کە بڕیار لەسەر کڕین و فرۆشتنی شتێکی ماڵەکەت دەدەی کە ئاڵوگۆڕێک دەکەی کە مامەڵەیەک دەکەی بۆیە ژن و مێرد با گوێ لە یەکتر بگرن پێنجەم کاربەدەستان گوێ بۆ میلەتی دڵسۆز ڕۆشنبیر خەمخۆر بگرن برایانی کاربەدەستم ئەم وڵاتەی کوردستانەتان بەوە وێران کرد کە ئەم کەسانە پەراوێز دەخرێن هەر کەسێک دڵسۆزی ئەم خاک و نیشتیمان و کوردستانەیە هەر کەسێک کە دڵسۆزی ئەم ئەزمموی کوردستانەیە هەر کەسێک کە دڵسۆزی ئەو هەموو لافاوێ خوێنی شەیدانی و ئەنفالی کوردستانە دێ دڵسۆزانە قسە دەکا ئەڵە توخوا جوان لەسەر کورسەکە دانیشە کاکە لار و لەوێر بووی برا تۆ شۆڕش گیار بووی ئێستا گێڕی شۆڕشەکە لێ بۆتەوە حیفە خۆن ناشرین مەکە وەڵڵا برامە ئەرپێچیت پێوە نانێ ئەمە تەماحی لەژێر کورسەکە دانێت دەری بێنێ ئەمە دڵسۆزە دەڵێ بە ئەم خانۆمان هەیە ئەم چەترەمان هەیە فەزلی خوایە دوعای ئەو هەموو پیرەژن و دایکە شەهیدەیە تخوا با خێمەکەمان لەسەر لا نەچێ با گورگ و هار و مار نایە خەڵاکی کوردستانمان نەڕوخێنێ دەکاکە گوێ لێ بگرێ ئەمە دڵسۆزە جاوە مامۆستای ئاینیە ڕۆشنبیرە نووسەرە خوێندکارە قوتابیەکی خۆپیشاندەری سەر شەقامە مامۆستایەکی گیرفان بەتاڵی دڵسۆزی ئەم وڵاتەیە قابل ماڵ دوێران دەکا ئەوە دڵسۆزە ئەو کەسانی ڕۆشنبیرن ئەو کەسانی سیاسەتمەدارن ئەو کەسانی خەمخۆرن گوێیان لێ بگرن نەک هەر گوێ بگری بۆچیە بۆ چەپڵە لێدەر و ماستاوچێتی و بەڵێ قوربان کە بە تا لێت دەقەومێ لەگەڵ تایە ئەوە ئیسفادەی لێکردووی ئەو گیرفانی هەڵتەکاندووی ئەوە بێکار و بندیوارە ئەوە دیوارت بەسەرە بەخوا دەڕوخێنێ تکایە بە ئاگاوەرنەوە کاربەدەستانی وڵاتە ئەو کەسانی دڵسۆز و ڕۆشنبیر و خەمخۆرن با دەنگیان دلێر بێ با قسەیان وەرگیرێ با ئەوەی کە کورسیەکە کولێرەکە بەخوال کە تێکچوو تۆز بە تەن زەرەت دەکەی بەڵام من بە چیلۆ زەرەت دەکەم خۆ زەرەتی تۆ گەورەترە بەڵام ئێمە هەمومان دەزر ناوی دێدەست یەک بە ئەم کیانە ئەم قەوارەیە ئەم سێبەرە ئەم سایەیە ئەم لوتفی خوایە ئەم بەرهەمی 100 ساڵ ئەزمموی خەباتی کوردایەتێ نەڕوخێ زۆر زەرورە کاربەدەست گوێ لە میلەت بگرێ نەک 3 مانگ لەسەر شەقام بێ و هەرکەس ئاوڕیش لێ نەداتەوە ئەوە عاقیبەتی باش نابێ بەداخەوە شەشەمیان کەسی دڵتەنگ کە قسەت بۆ دەکا بزانە چۆن وەڵامی دەدەیەوە حاڵەتی دەرونی ئەو کەسا کە قسەت بۆ دەکا و دڵی تەنگە برا جیاوازە لە حاڵی کەسێکی تر وەڵی هەندێک کەسەیە بڕواتان هەبێت کە دێ بۆ لای جەنابەت زۆر دڵی تەنگە نێوچاوانی گرش بووە زمانی وشک بووە هەر دەڵە خوێنبەری چاوی گرتووە بەخوای چی لە تۆ ناوێت بەس گوێی بۆ بگرە گوێی لێ بۆ بگرە با دڵی خۆی بکاتەوە کوردەواری ئەڵێ با دەردە دڵی خۆی بکە عەزیزم بەخوا خێرێکی گەورەت دەگاتێ والله وەکو منجەڵێکی بخار وایە خەریکە دەتەقێ بەس ئەگە بێڵی قسەت بۆ بکە کەس شک نابە بچێ دەردە دڵی خۆی لا بکە بەس بێڵە با نەفەسەکەی بکرێتەوە بڕواتان هەبێ دوایی هیچ ڕوو نادا هەر هیچیشی بۆ مەکە ئامۆژگاریشی بۆ مەکە بەس گوێی بۆ بگرە با نەفەسەکە بدا با دەردە دڵی خۆی بکە وەکو بخارەکە ناتەقێتەوە ئەزانی چەند خێرە
بەخوا هەر یەکێک لێمە لەوانەیە خەڵکێکمان ڕزگار کردو هیچمان بۆ نەکردووە بەس بە جوانی گوێمان بۆ گرتووە و دوایی دوعای خێرمان بۆ کردووە واللهی لە قیامەتا دێتەوە ڕێگات گوێ بۆ کەسی دڵپڕی دڵتەنگ بگرە بەڵکو خوای گەورە بۆ گوێگرتنەی تۆ دەرگای ڕەحمەت لە هەردوو لاتان بکاتەوە. دکتۆر محەممەد عەبدوڕەحمان العەریفی لە کتێبی ئیستەمتع بحەیاتیکەدا دەڵێ گەنجێک جارێک نامەیەکی بۆ ناربوون بۆ مۆبایلەکەم. دکتۆر محەممەد عەبدوڕەحمان العەریفی لە کتێبی ئیستەمتع بحەیاتیکەدا ئەوە ڕووداوەکە دەجێڕێتەوە. ئەمە واقعە. ئەڵێ نامەیەک بۆ مۆبایلەکەم هاتبوو جەنابی شێخ ئوستاس مامۆستای بەڕێز دکتۆر حکمی خۆکوژ لە ئیسلامدا چییە؟ عاقبەتم لە قیامەتا چی لێ دێ؟ ئەڵێ نامەکەم کردەوە نەمیست هەر بە دێڕێک جوابی بدەمەوە بڵێم ئەو کەسێ بە شتێک خۆی بکوژێ فەرمودەکەی بۆ بنووسم لە قیامەتا هەتایە بۆ ئامێرە خۆی دەکوژێتەوە. وتم نە ئەمە گەیشتۆتە حاڵەتێک بە جوابدانەوەی نامە قەنەعەت ناکە. ژمارەکەیم دۆزیەوە تەلەفۆنی ڕاستەو خۆم بۆ کرد هەڵی گرت وتم بەڵێ فەرموو من دکتۆر محەممەد عەبدوڕەحمان العەریفیم. وتی سوپاس دکتۆر کە وەڵامی نامەکەم نەبینی. وتم برا تۆ بەتەمای خۆت بکوژی؟ وتم باش لە نامەکەت حاڵی نەبوو مەبەستت چی بوو؟ وتی نامەکەم ڕوون و ئاشکرا ئەمێ خۆم بکوژم. وتم هەڕێک خۆت بکوژی؟ وتی بەڵێ. وتم جا داوای چیەکەی؟ وتی ئەڵام حکمە شەرعیەکەی چییە؟ وتم وەڵا برا دروستەوەی کێشەی نییە. ئەڵێ وتی چی؟ چاوەڕێ ئەو وڵامەی نەدەکرد لە وەختەیە چاوەڕێ بڵم کوڕە نەکەی ئەوانە وتم وەڵا برا دەست خۆش بێ هەرچی کێشە بێن نیەتی. ئەڵێ یەکسەر جارێک وتی چی؟ وتم ئەگەر بەتەمای بەچی خۆت بکوژی؟ وەڵای من سیلاحم دەست ناکەوێت بەس ئامێرەکانی تر ئەتوانم ڕێنمایت بکەم ڕێگایەکی ئاسان نیشانم کە زووتر ڕۆحت دەرچێ. ئەوەندەی تر سەر سوورمانەکەی زیادی کرد. وتی تۆ ئەڵێی چی؟ من داوای حکمێکی شەرعیم لە تۆ کە تۆ ئەتەوێت کار ئاسانی بۆ بکەی بۆ خۆخنکاندن بۆ خۆ لە ناوبردن. ئەڵێ پێم وت برا شیرینەکەم ئەی بۆ لە نزیکەوە بەیەکەوە دانەنیشین بۆی زیاتر کار ئاسانیت بۆ بکەم. وتی لە کوێ؟ وتم لە فڵان شوێن لە زانکۆ لە مەزگەوت شوێنێکمان دیاری کرد. ئەڵێ کە هات وتم کاکە تۆ بۆ خۆت دەکوژی. وتی دکتۆر هیچ ڕووناکیم لەم سەر زەویەدا نەماوە کەسێکی فاشلم لە خوێندن دەرنەچووم کەسابەتم کرد دەرنەچووم چوومە خوازبێنی فڵان کچە نەیاندامێ باوکو دایکم خوشکەکانم براکانم وەڵڵەهی لە ماڵەوە بە کەسێکی بێخێرم دەزانن هەرچی ڕووناکی بێ لەم سەر زەویەدا نەماوە بەس ئەوەندەیە تەنها بیری لای خوا دەکەم تۆ بڵێ دکتۆر کوشتن بخۆ کوشتن بۆ من حرام بێ تۆ بڵێ لەم ژیانە لەم زەلیلیە لەم بە چاوسوچێ خۆم ڕزگارکەم گوناه بێ بەس ئەوەندەم پێ بڵێ ئەڵە کاتێک کە تەواو ناخی خاڵی کۆبەوە دەمێکە ئەم کوڕە هاوار دەکا و کەسێک نەگوێی لێ بۆ بگرێ من چارەجێ 20 دقەڵێ چاوەکانی پڕبوو لە فرمێسک دەنگی گڕبوو تەنان من بەزەیم پێدا هاتەوە زۆر من کوبی خۆی باس کرد تەواو خاڵی بۆ من هیچ قسە ناکەم پەرداخی ئاومدایە دەستم کردە ملی برام وتم وەڵڵاهی تۆ گەنجێکی زۆر بە شەهامەتی زۆر پیاوی زۆر مەردی من سوپاست دەکەم متمانەت بە من بوو تۆ منت بە باوک و مامی خۆت و براگەورەی خۆت زانی وعد بێت تۆ من بڵنێت دەکەمەوە تۆ بێخێر نی هەر خێری ئەوە تێدا وەک قیامەت لەبیرە هەر خێری ئەوە لە بیردا بوو کە دنیات بەجێ نێشت و پرسی شەریعەتی خوای پەروەردگارت کرد وەرە براشیر نەکەم وەرە دەست لە ناودەست وەکو مام و برازا ئەچینە سەر ئیش کار زۆرە لە وڵاتەدا دەرگای ڕەحمەتی خوا فراوانە ئەڵە وەڵڵی کاتێک کە لە یەک جیابوونەوە بە زەردەخەنەوە ڕۆیشت لەوانەیە ئەم پیاوە ئەم دکتۆر محەممەد عەبدوڕەحمان العەریفی بۆ قیامەتی بە ئەوەی بەس بێ گوێ بۆ کەسێکی دڵپڕ بگرە بەڵام ئاوەش فەنی خۆی دەوێت یەکەم جار دەڵێ وتیم بەڵێ بەڵێ جا چ کێشەی تێدای بۆ خۆن ناکوژی دووەم جار کە هەر هاواری کرد ئەڵێ چی وتم بابە ئەگەر ئامێرەکانت دەوێت دەتوانم من بەس چەکم پێ پەیدا ناکرێت چ شتێک دەیە بۆ ئامادە دەکەم بۆی زۆر ڕۆحت دەرچێ هێنامە پێشەوە بەڵام ئەگە بە یەک نامەی موبایل جواب بدایەوە بەخوا باوەڕ ناکەم ئێستا و کابرا لەوانەیە لە ژێر خاکدا بوویایە حوتەمیان گوێ بۆ کەسێک بگرە ئەم جا بڕیاری لەسەر بدا کاکە بە جلوبەرێک مەخەڵەتێ بە ئۆتۆمبیل مەخەڵەتێ کەسێک جارێ هیوا هەیە خۆی نیشان دەدا ئەڵێ خۆزگە مەرحەبایی فڵان کەسم کردایە ئەبێ ئەمە شەهادەکەی چی بێ ئەبێ ئەمە عەقڵ و معریفەت ئەمە لەمە دەبارێ ئەم سارەی بایدە دەفتەر دۆلارە 20 دەفتەر دۆلارە ئەم شاڵە زاخۆیی لەبەرایە بەلانی کەمەوە 15 وەرەقەی پێداوە جاوەرە بێت لە ناو ئەم شاڵەیە ئەوەی لە ناوەیە چ بێ نانەکاکە بەڕواڵن لەسەر کەس بڕیان مەدە تا گوێ لێ نەگری کە گوێ لێگر حەقیقەتی ئەو ئینسانت بۆ دەردەکەوێت بۆیە ئیمامی ئەبوو حەنیفە ڕەحمەتی خوای لێ بێ لەناو فەقێکانی دانیشت بوو کۆڕی هەبوو ئەمام ئەبوو حەنیفە چووە تەمەنەوە ئەژنۆکانی چۆکەکانی دێشان پشتی بە دیوارەکەەوە دابوو ئەژنۆی ڕاکێشا بوو ئەڵێ لەو کاتەدا کابرایەک هاتە کۆڕەکەەوە هاتە ناو مزگەوتەکەەوە کە ئیمام ئەبوو حەنیفە باڵقە بە چوادەوری فەقێکانی دانیشتمون و دەرسی دەوتەوە کە سەیری کرد پیاوێکی زۆر پۆشتەوە پەرداخە مشکی و جامانەیەکی گەورە لەسرە پیاوێکی زۆر بە سام و هەیبەت و بەڕێز عشرێتێک دێتە بەرچاو یان بەلانی کەم پیاوێکی زۆر خوێندەوار دنیادیدا مەجیزلی تو دێتە بەرچاو
ئیمامی ئەبوو حەنیفە هەرچەند ئەژنۆی زۆر دێشا کە چای بۆ پیاوە کەوت هاتە ناو ئەڵقەی فەقێکانەوە دانیشت ئەژنۆکانی کۆ کردەوە حرمەتەن بۆ ئەو پیاوە بەڕێزوو بە هەیئەتە دەرستەوا بوو کابرا هەر گوێی گرتووە مامۆستا ئەبوو حەنیفە فەرمووی فەقێکان تەلەبەکان پرسیارێک شتێکتان هەیە وتیان بەڵێ قوربان هەر کەسە پرسیاری خۆی کرد ئەو پیاوەش دەستی بەرز کرد جەنابی ئیمام ئەبوو حەنیفە پرسیارێکم هەیە فەرمووی قوربان فەرموو وەیزانی ئەمە مەلایەکی زۆر گەورەیە ئەمە پیاوێکی زۆر زانایە ئەم هەموو جلو تەرتیباتە وتی قوربان کەی ئەگەر ئینسان بە ڕۆژوو بێ نوێژی ڕۆژۆکەی بشکێنی ئێوارە وتم کاتێک کە خۆر تەواو ئاوا بوو زۆر بە ئەدەبەوە بە جوانی جوابم دایەوە کاتێک کە خۆر تەواو ئاوا بوو نوێژی مەغریب بوو ئیتر ئەو کاتە وەختی ڕۆژوشکاندنە وتی قوربان ئەگەر نوێژی ئێوارە بوو ڕۆژ هەر ئاوانە بۆ چ بکەین سیرم کرد ئەمە بەس جلو بەرگە باشە نوێژی مەغریب ببێ هێشتا ڕۆژ ئاوانە بێ عنی نییەشتیوە ئەڵێ کوتم بەخوا ئێستا کتۆغیانەوەیە کوڕە برا خۆ من ئەژنۆم فەوتا لەو کاتەوە چوومە سەر ئەژنۆم تەقی باجارە قازەکە لەم درێژکەم هێندەشم پێ کەودەن بوو وتم تاوەلێت حاڵی بووم پێویست بە وەڵامدانەوە ناکە مەغریب بێ و نوێژی مەغریب بکرێ و چی بکەین ئەگەر ڕۆژ هەر ئاوانە بێ ئەمە هەروازی لێبێنی باشترە وتم بریا و جلو بەرگانە لە بەرانە بووە تۆ منت تۆقان من ئەوزانیمە عالیمی علامەیە ئەمە دنیادیدە و قوتبی زەمانە یبرا تۆ بەم هەموو هەیئەتەوە ئەژنۆی منت تەقان لەو کاتەوە لەبەر تۆ چوومە سەر چۆک باجارێ ئەزن ڕۆم ڕاکێشم ئەوە هەر وتم برا ئیشەڵڵا ئاوا دەبێت جارێت چاوەڕێ بکە حتا ئاوا بکە ئاوا بۆ ئەمجا ڕۆژەکە دوای مەغریب بشکێنە بۆیە بەڕێزان زۆر کەسی شەیمە لە دنیادا من و تۆوامان لێ هاتووە کە سەیری شکڵ و شێوەی دەکەی ئەڵێ ئەمە ئیلا یان پرۆفیسۆرە یان دکتۆرای هەیە یان مامۆستای زانکۆیە بەڵام کاتێک کە قسەت بۆ دەکا ئەمە کەندوێکی بۆشە ناوەکە هیچی تێدا نییە ئەمەیان حیزب و خزم پێگەیاندووە بە خەبرا هیچی تا بەستە نییە هەر گەورەکراوە فودراوە ناوەکەی بۆشە میزڵدانە دەمەکەت کردەوە پوچەڵ دەبێتەوە بۆیە قسەکردن گوێگرتن هونەرە فەنە ڕزگاربوونی دنیا و خێمەتی تێدایە و بە پێچەوانەشەوە ئەگەر وەنیا نەبی بە شەرع بڕیار نەدەی و گوێ نەگری بە عەقڵ بڕیار نەدەی و گوێ نەگری بڕواتان هەبێت نەهامەتی پێوەیە خوای گەورە ئادابی قسەکردن و ئادابی گوێگرتنی بە سوود پێمان ببەخشێەوە بەهرەیە لەلایەن خوای پەروەردگارە و ڕەحممان پێ بکە خوایە کلیلی دەرگای خێر بین و قەفڵی دەرگای شەڕ بین نەک بە پێچەوانەوە ئامین والحمد لله رب العالمين والسلام عليكم ورحمة الله وبركاته